بەڵێ بەڕێزان بۆ تاوتوێکردنی دوایین پێشات و ڕووداوەکانی شەڕی نێوان ئیسرائیل و ئێرانیوانێکی بەڕێزمان هەیە پەیمان حەیدەری دامەزرێنەری ئاخێزی کوردەواری سربەخۆ لە بەریتانیاوە لەگەڵمان دەبێت. کاک پەیوان ئەم کاتت باش و زۆر سپاس بۆ ئامادەبوونت بەشداریکردنت لە ڕووماڵی تایبەتی زووم تایبەت بە شەڕی نێوان ئیسرائیل و ئێران. کاک پەیمان لە ئێسادا شەڕەکە پێدەنێتە هەفتەی دووهەمەوە و تا ئێستا ئێران توانێتی خۆی ڕاگرێت و بەرپەرچی هێرشەکانی ئیسرائیل باتەوە و هێرش بکاتە سەر قوڵایەکانی خاکی ئیسرائیل. پێت وابێت لە ئێستادا هاوکێشەکە لە بەرژۆندی چلایەکدا ئیسرائیل یاخود ئێران؟ ئەو کاتتان باش، امیدوارم ساق و سڵامەت بن و زۆر سپاس. سڵاو تایبەتیش بۆ بینەرانە ئێوە و سپاسیش بۆ ئەو دەرفەتە. زۆر سپاس. لە ڕاستیە هاوکێشەکان لە تەوازۆنی هیچ کامیانیان نە ئێران و نە ئیسرائیل. یەکلاکردنەوەی ئەم داستانەش ئەگەڕێتەوە سەر مەبەستە ئەم هێرشە. ئیسرائیل ئیدعاکە نایهەوێت کە ئێران چەکی نەوەوی بوێت، بەڵام ئیسرائیل نە تەیارەکەی و نە چەکەکەی هەست و فۆردۆ و نەتەنسکە شوێنی پیتاندنە یۆرانیۆمە لە بین. کەواتە حل لە سەرەتاوە ئەم ئامانجە ناپێکرێت بە ئیسرائیل. پاشان مەبەستە ئیسرائیل چییە؟ گەرەکیسی ڕژیمی جمهوری ئیسلامی ئێران بگۆڕێت. ئیسرائیل گەرەکیسی کە ئێران خەلع سلاح کات. ئیسرائیل نەتەوانە گرتنە ئێرانی هەست، نە ئێران ئەو وڵاتە چکۆلەسە کە بە بۆمباردمانجە ئیسرائیل لەبین بچێت. ئیسرائیل نەیتوانیوە کێشەی قەزە هەلکا دوای 2 ساڵ، نەیانتوانیوە کێشەی حوسیەکانی یەمەن بە بۆمبارانە سەعودی، بە بۆمبارانە بریتانیا، ئەمریکا و ئیسرائیل هەلکەن. ئێستا کێشەی وڵاتێکی گەورەی وەکو ئێران و حکوومەتێکی زەبەلاحی وەکو جمهوری ئیسلامی بە شانۆگەریە تەقاندنەوەی بۆمبارانە هەوایی یەکلا نابێتەوە، مەگەر ئەو سناریۆی عێراقی بۆ دابەزێنێت، مەگەر 400,000 بەرێنزی ئەمریکایی بۆ بێنێت. بەڵام لە ماوەکانی ڕابردووە کاک پەیمانەوەی کە بینیمانە بەردەوام بەرپرسە باڵاکانی ئێران، فەرماندە سەربازیەکان بەردەوام دەستیان ڕاشان هەڕەشی تونیانە کرد لە ئیسرائیل، ئەبێ ئیسرائیل قاپورکەین، ئەبێ ڕژێمی زایانی بە گوتەی خۆیان ئەبێ کۆتایی پێ بێت و ئەمە خاکەکان داگیر کردووە. ئایا ئەمە ئەم ڕووداوانەی کە ڕوو ئەدەم بەر ئەنجامی ئەو مەترسی و هەڕەشانە نییە کە بەرپرسانی باڵای ئێران لانی کەم لە چوارچێوی میدیایی و جەنگی دەرونی و سایکۆلۆژیا کردویانەتە سەر ئیسرائیل، وەکو کیانێک وەکو قوارێکی داگیرکەر وەسفیان کردووە؟ لە ڕاست ها ئیسرائیل مافی خۆی نییە کە بەرگری لە خۆی و خاکی و لە سەروەری خۆی بک بە شێوک لە شێوەکان؟ لە ڕاستیدا ئەو تەهدیدانەی کە ئیسرائیل لە ژێرە ناوە تەهدید ناوی هەبات ڕەواڵ قانونی و یاسایی خۆی هەست. ئێشێ سەرەتا بیسەپێنێت کە تەهدیدەکە زۆر جددیە، زۆر خێرایە و هیچ ڕێگەیەکی تری نییە بێژگەلەوەی کە بەرپەرچی نظامی بداتەوە و بەرپەرچدانەوەی نظامیەکەشی دەبێت لە حەدە ئەو تەهدیدە بێت و ئەو هێرشە بێت و ئەو حەڕەشە بێت کە لەسەر ئیسرائیل بکاوە. ئەمە لە ڕوبەری یاساییەکەیەوە. بەڵام من سەرەتایش ئیشارەی پێەکەم، مەبەستە ئەم شەڕە مەبەستی چەکنەوەی ئێران نییە، بۆ خۆشیان نەزانن، و ئەمە ئەبێت بە جێگەی پرسیار ئامانجە ئەم شەڕە بەرەو کوێ ئەڕوات. باش ئیسرائیل دەسیداوە بە شەڕێک کە ئێستا گەرەکی ئەمریکای تێبێرێ، یعنی ئەمریکا چیەکات؟ ئەمریکا هێزە هەوایی تێرێت، بۆمبارانە فۆردۆ و نەتەنزەکە، پاشان چیەکەن لەگەڵ ئێران؟ بەجێ دێڵن، پاشان ددانیان کێشا لەگەڵی ڕێەکەون، پاشان ئەهێنە ناوە جامعەیە بینولمەلەلی گەمار و ئابوووریەکانی لا ئەبن. یعنی ئەمانە گشتی ئەگەرن، چون تۆ سەرەتایەکت دەست پێ کردووە، داوایەکت بووە، کۆمەڵێ فەرماندەی سپات کوشتووە، کۆمەڵە جێگەت بمباران کردووە، هاوکاتی بەڵام کاک پەیمان ببوورە ئەم شیکردنەوانەی بەڕێزت شرۆڤەکان لەگەڵ لێدوانە سیاسەکانانین لە ڕاستیە. لە ئێستادا باز لەوە دەکرێت دەستگای هەڵگری موساد بڵاوی کردەوە کە ماڵی خودی علی خامنەئی ڕێبەری باڵای کۆماری ئیسلامی ئێران، شۆڕشی ئیسلامی، شۆڕشی ئینقلابی ئێران
بە ئامانجگیرا وەڵام تا ئێستا پشتڕاست نەکراوەتەوە کە ئایا عەلی خامنەئی بە ئامانجگیراوە کوژراوە، وەکو حسێن سەلامی، وەکو محەممەد باقری، وەکو قاسم سلەیمانی کە بینیمان درۆن ئەمریکیەکان لە نێوەندی فڕۆکەخانی عێراقا چیان لێکرد لە بەغا. پێدوا بێت هێشتاکە لە ڕاستی ئەمریکا بێت گەمەیە بکات بەم شێوەیە جاریچکە ئێران بێنێتەوە ناو کۆمەڵی نێودوڵەتی؟ نه لە ڕاستیدا با ئەم سناریوی کە جنابەت دەفەرمی ئێمە بەڕەسیکەین، ئێمە لەسەر ئەقلانیەتی سیاسی بیر ئەکەینەوە وە قسە ئەەکەین، یعنی کە باس ئەەکەین لە بەرژەوەندی ئامریکا، باز ئەەکەین لە نەزمی جیهانی، باس لە جۆرێک لە ئەقلانیەتی بەڕێوەبردن و ئیدارەکردن. باش ئێران وڵاتێکی 90 میلیۆنیە بە پێکهاتەی جۆرا و جۆرێک کە هیچ کاتێ نەبووە بە میلیەت، یعنی پڕە لە کۆمەڵێک تەزاد دەرونیە ئەوەی تا ئەم لەحزە توانیوێتی ئەم سەقامگیریە دروست بکات ئیجماعێکە کە لەسەر عەلی خامنەئی کراوە. ئەگەر عەلی خامنەئی لە پڕێکا بنێت، ئێران احتماڵی یەکجار زۆری بۆ چوونە ناو شەڕی ناوخۆی. جا ئەگەر ئیسرائیل ئەمشەو عەلی خامنەئی بکوژێ، سۆحابی هەفتەیەتر بکوژێ، هەمان سناریۆ ڕۆەدا. یعنی چی؟ یعنی ئیسرائیل خەریکە ئاشوبێکی گەورە لە ڕۆژهەڵاتی نێوەڕاستە دروست دەکات، لەبەرەوەی حتمەن شەڕە ناوخۆ لێ. من ئەمێ ئەو پرسیارە بە ئاڕاستەی بەڕێزت بکەم بیبەستمەوە بە لێدوانێکی بنیامین نێتانیاهو سەرۆکوەزیرانی ئیسرائیل ئەڵێ لە ئێستادا ئامانجی سوپای ئیسرائیل خودی عەلی خامنەئیە و عەلی خامنەئی ئەگەر کۆتایی پێ بێنرێت کۆتایی بە هەموو ململانێ و شەڕەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستێنرێت. لە کاتێکدا بەڕێزت پێچوانی ئەماڵی ئاشوبێکی گەورانێتەوە کوشتن و بە ئامانجگرتنی خودی عەلی خامنەئی. بزانە وەکو ویست منیش حەز ئەەکەم عەلی خامنەئی بکوژن و دوعا ئەەکەم کە بیکوژن، لەبەر ئەوەی تووشی ئەم قەیرانە بوێت. بەڵام لەوەی کە من ئەزانم ئەمانە پێکەوە خەریکن هاوکاری ئەەکەن عەلی خامنەئی ناکوژن، چون ئەگەر عەلی خامنەئی بکوژن تۆ ئەشت دەستبەجێ بپرسی چه ئیدارەی ئێرانەکە. پزیشکیان کەس ناچێتە ژێریواری پزیشکیان، چێ ڕئیسی ستادە کل نیروهای مسلح کابرایەکە هێشتا لەسەر کورسیەکەی دانەنیشتووە، نە ئەتوانێت ئینقلابی عەسکەری بکات، نە ئەتوانێت کەسی تر ئیقناع پێ بکات کە حکوومەتی ئێران بگرێ بەدەستەوە. شۆرای خۆبرەگانە ڕەحبەری نە ئۆلیگارشەکان، نە سیاسەتمەدارەکان، نە خاوەنی دەسەڵات کەس ناچێتە جێرەبارە حکوومەتە ئەوانەوە. بۆیە کێشەی ئێران ئەمەسە، ئێران سازوکاری یاسایی نییە بۆ تەعیین جانشین، یعنی جێگەنشینە عەلی خامنەئی بە چه سازوکاریشی قانونی دەبێت دروست. ئەم کاتی خۆشیە کە خۆبرەگانیان دانیا داستانێکی توولانی وا لە پشتا کە بە هەزار فرتوفێڵ لە شەرایط شەڕ و شاردنەوە و هاوکاری ئەحمەدی خومەینی و ڕەفسەنجانی بە شێوەی موقەت خامنەئییان دانیا. کەواتە کوشتنە عەلی خامنەئی یعنی ژڵەژانە ئێران، ژڵەژانە ئێران ئەفغانستانی پێوەتێت، پاکستان تووشەکات، عێراق تووشەکات. زۆر باشە. من ئەمێ ئەو پرسیارە لە بەڕێزت بکەم. فەرماندەی گشتی هێزە چەکدارەکانی ئێران حسێن سەلامی، محەممەد باقری و چەندی فەرماندەی باڵاوە لە نێویشیاندا قاسم سلەیمانی کوژرا ڕژەمی ئێران یاخۆ دەسەڵاتی ئێران نەڕووخا. هەموو ئەم ئێرانە گەورەی کە 90 ملیۆنە جێگرەوەیەک نییە بۆ خودی عەلی خامنەئی بۆ ئەوەی لە دوای عەلی خامنەئی توانێت ئیدارەدانی ئێران و ململانەکانی هەبێت لەگەڵ ڕۆژ ئاوایە بەڕای بەڕێزت؟ نە کەسایەتی وا خوڵقاوە و ئەم کەسایەتیە فقط بە هاوکاریە بەیتە عەلی خامنەئی ئەتوانرێت دابنرێت، بەڵام بە شێوەی شانۆگەریە کە بتوانن پێست و ڕواڵەتی جمهوری ئیسلامیشی لەگەڵا بگۆ. باش سەبەبەکەشی ئەوەیە هیچ کام لەو کەسان و دەموچاوانەیەکی ئەمڕۆ لە ئێران هەن هیچ ئیجماعێکیان لەسەرانیە، هیچ مەحبوبیەتێکیان نیە، هیچ کامیان هیچ ڕەحبەرێکی گەورە نین. ئەنە ڕەجولێک بە زمانە سادە تۆ ئیمڕۆ لە ئێرانە پەیدا ناکەیت. هیچ هێزێکی ئۆپۆزیسیۆنی بەقووەت کە خاوەنی ئەجندای تایبەت و خاوەنی هێزێکی قوڵی کۆمەڵایەتی بێ مەوجود نییە. ئەم هێرشە کە کراوە کاتێکیان بەسەر ئێران ئەگەر بێت و ڕژیمی جمهوری ئیسلامیش بڕۆخێنن ئەوەی خەساری کردووە ئەوانن کە خۆ لە ئێرانە بە شۆڕشلێڕی دژ بە جمهوری ئیسلامی ئێرانە
ئەمە نیشانیدا کە شۆڕژگێڕانی دژ بە جمهوری ئیسلامی ئۆپۆزیسیۆنی قەزایی جمهوری ئیسلامی نەیتوانی جمهوری ئیسلامی بۆ کەواتە زەربی سفری هەمووی ئەو شۆڕ و بەناو قەباتانە ئەم ئیشەی کە ئیسرائیل و کەواتە ئەگەر من بێمە سەر بەشێکی تری پرسیارەکان ئەویش پەیوەندی بە دۆزی کورد بە ڕۆژهڵاتی کوردستانەوە هەیە. ئایا لایەنەکانی ڕۆژهڵاتی کوردستان چۆن ئەڕوانە ئەم ڕووداوانە و چۆن ئەتوانن ئامادەکاری بکرد ئایا لە ئاستی ئەو قۆناغیان کە لە ڕۆژهڵاتی ناوەڕاستە ئەگوزارەوە ئەو گۆڕانکاریانی کە بەڕێوەیە لە ناوچەی ڕۆژهڵاتی ناوەڕاستە پێ دوا بێت کە حیزبە کوردیەکانی ڕۆژهڵات بتوانن ئیداری ئەم قۆناغە و قۆناغی دواییش بدەن؟ لە ڕاستیە ئەوەی کە ئەوان چاوەڕوانی ئەوەی کە تۆ لە ئەجنداکانیانە ئەبیسی لە هەڵسو کەوتەکانیانە ئەبیسی لە هەڵوێستوەرگرتنەکانیانە ئەیبیسی لەوەی کە پێی ئێژن دیپلۆماسی ئەیبینی ئەوان چاوەڕوانە سناریۆیەکی وەکو سناریۆی 2023 عێراقەکەن و پێیان وایە کە بە شێوەی دەوڵەتی کاتیدانیان و مؤتەمەرەکانی لەندەن و واشنگتۆن بوو کە بۆ عێراقیان دانیا ئەمانیش لە ژێرێ ناوی دەنگی جۆرا و جۆر و ڕەنگی جۆرا و جۆر و لە ژێری یەک دەوڵەت مووەقەتا کۆیان دەکەن. لە ڕاستیە من ئەمە زۆر بە سناریۆیەکی سوتاو ئەزانم لەبەر خاتری ئەوەی ئەگەر بیانیستدایە ئەم کارە بکەن وەکو سووریایان دەکرد چۆن ئەحمەد شەرعیان بردە ئیدلیب چۆن سازوکاری دەسەڵاتیان بۆ دروست کرد و ئەحمەد شەرع بوو بە ئاڵتەرناتیڤ بەشار ئەسەد هەمان دەوڵەتی لە ئیدلیب گواستەوە دەمەشق. ئەمانە تەجروبەی عێراقیان تەجروبەی ئەفغانستانیان ئەگەر قرار بواە جمهوری ئیسلامی بڕۆخێنن بیڕۆخێنن یعنی تەفوت و نایکەن ئەو جۆرەی کە سەدام حوسێنیان ڕۆخان ئەوە ڕۆخان بن تۆ هەموو سەرانی حیزبی مەعسد بێت توشتنێت تۆ تەمامی دام و دەستگاکانی حیزبی بەعسد لەبین بن مؤسساتت لەبین بن تەنانەت ئەرتشت لەبین بن ئەمە ڕۆخان بن بەمە ئێژن ڕۆخ بەڵام ئەگەر بیمانە پەیمان ئەو کاتە ڕژێمی بەعس زیاتر لە 30 دەوڵەت هاوپەیمانەتیشان لەگەڵ ئەمریکا کرد و بە 30 دەوڵەت لە ڕژێمی عێراقیاندا اینجا ڕووخانێنەوە پێشتیش بە ماوەی چەند ساڵی ئامادەکاری کرابوو هەر لە سەردەمی ئیدارەکانی جۆرج بۆشی باوک و دواتر ئیدارەی بن کلنتن اینجا گەیشتۆتە ئیدارەی جۆرج بۆشی کوڕ ئامادەکارەکان بەڕێوە بووە اینجا کە دوای 13 ساڵ توانراوە کە ڕژێمی عێراق بڕوخێتێ ئەبێت بە هەمان سیناروۆی بڕاتەوە ڕووخانی دەسەڵاتی ئێران اینجا کە حیزبە کوردەکان خوان ئامادەکاریەکەن نەمن ئارستانم کرد وتم ئەوان وا چاوەڕوانیەک ئەەکەن بەڵام ئەمە ڕوونادە چاوەڕوانیەکەشیان چاوەڕوانیکی غەڵەتە کەواتە بەڕای بەڕێزت دەبێت چی بکەن بەڕای بەڕێزت کاک پەیمان حەیدەر بەڕای بەڕێزت دەبێت حیزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان چۆن ئامادەکاری بکەن و پێویستەکە لەسەر چ ستراتیژیە کار بکەن بەڕای بەڕێست لە ڕاستیە ئەوەی کە بە حەتمی ئەبێ لەسەری قسە بکرێ ئەوەسەکە شەڕێکە دەستیان پێکردووە گەڕانەوەی تیای حتا ئەگەر گەرەکیشیان بێت چون وردە وردە خەریکە لە دەستیان ئەترازێت حتا ئەگەر گەرەکیشیان بێت جۆرێ پۆخڵەواتی کەن و کۆیکەنەوە ئەو جار ئەمانە نە ئیسرائیلە ئیتر نە جمهوری ئیسلامیەوە حتمن تووشی قەیرانی ناوخۆیی هەرچیان هەبن و احتمالە دەرگیریە ناوخۆیی ئێرانی شەست بەڵام ئەگەر خوێندنەوەکە وابێت ئەگەر سادە و ساکارانە نەنوارن پێیا و بزانن ئەمە جەریانێکە کە خەریکە بنەکەی دیار نامێت بۆیە ئێشە ئامادەکاریەکی تەواو بکەی کارێکە تا ئیستەنت کردگەوی کەی بتوانانی ئیجماعێک دروستکەی بۆ ئەوەی کە بزانیت لەم هەلەی کە ئەخڵکەی تاکو ئەتوانیت هەڵگرتنی هەر چەشنە دروشمێ لە چەشنی داڕشتنەوەی دەسەڵاتە ئێران دۆڕاندنی وا لە شوێنە چون معلوم نیە سناریۆکە بەرەو کوێچێ و تا ئەگرایشە کە دەرئەکەوێ خەریکە وردە وردە شەڕەکەیان لەدەست ئەترازی یعنی خەریکە ئەبێ بە شەڕی جیتی بۆیە نەک ئۆپۆزیسیۆنی کورد بەڵام لە بەرامبەری ئۆپۆزیسیۆنی ئێرانیش هیچ فۆرموڵێکی فەرمی کاک پەیمان باس لەوە دەکرێت دۆخی ناوچەکە لە ئێستادا ئەکرێت وەکو بەهارێکی کوردی تەماشا بکرێت
ئەمە لە ناوەندەکانە و لە لای شرۆڤەکاران باسەکرێت کە ئەگەر دەسەڵاتی ئێران نەمێنێت و هەر بەشێک لە شێوەکان دوای ڕوخانی تاران بەغاشە ڕوخێت چکە بەغا لە ئێسادا عێراق حکمێکی شیعەیە ئەگەر دیوارەکەی بڕوخێت کە ئێرانە بێگومان عێراقی شەڕوخێ و تا ئێستاش سووریا خۆی نەگرتوێتەوە دەوڵەتێکی فشۆڵە لە دوای هەڵهاتنی ڕژێمەکەی بەشارە سەدوکاتە هەموو ئەم ڕووداوانە بەرەبەر چاوگرتنی ئەوەی کە پێوەترێ پرۆسی ئاشتی چارەسەری لە تورکیا لە خزمەتی بەرژەوەندی دۆزی کووردایە بەنەوەی بەڕێزت چییە؟ لە ڕاستیە لە بەرژەوەندی کورد ئەبێت ئەمە هەلێکە کە ئەتوانێت کورد بگەێنێ بەو خەونەی خۆی گەڕاندنەوەی دەسەڵاتە بۆ کوردە. کورد مهمترین عنصری ڕۆژهەڵاتی نێوەڕاستە لەم سەروبەندە لەبەر خاتری ئەوەی کە پێی ئێژن ڕۆژهەڵاتی تازە ڕۆژهەڵاتی نوین یعنی ڕۆژهەڵاتی دەوڵەت ملەتی بێ چیرۆکی ناسیۆنالیستی بە ناوی دەوڵەت ملەتی یاسا یەکەمی سووریە بوو جێبەجێیان کردووە و خەریکن جێبەجێیەکە ئەم تشکە کە دەبێت لە ئێرانە بگۆڕێت بەرە عێراقیش ئەکەوێت ئەم گۆڕانکاریانە لە عێراقی دروستکرێ ئەمانە گەرەکیانە دەوڵەتی یاسا دروستکەن دەوڵەتی یاسایش یعنی دانی مافی شارۆمەندی ئەبدیکردن و هەتاییکردنە موسسات بەرنامەکە وایە بۆیە من ئێژم قەستیان ئەوە نییە کە هەموو حاکمیەتە ئێران بگۆڕن قەستیان ئەوەسە ناوی جمهوری ئیسلامی بگۆڕن جێنشینەکەی ئەلیە خامنەیش ڕێگەی بۆ دروستکەن لە ژێرە ناوە وشارە نێو دەوڵەتی و حەلیفانە ناوخۆ حەزب بکەن تا بتوانن بە ناوی گۆڕانکاریە گەورە ئێران بێرنە دەرەوە لەم جێ بەڵام ئەوەی کە جەنابەت ئیشتی دروستە لەبەرەوەی گۆڕینی دەمامەتی جمهوری ئیسلامی نەدەکراتەوە جمهوری ئیسلامی بگۆڕی مرتزەقەکانی جمهوری ئیسلامی لەسەر جێگەی خۆیان دەنێن بۆیە دەبوایە چەکت کردایەنە و ئیدغامت لە دەوڵەت کردایەنە تۆ حیزب وڵات چەکەکەی ئیدغامی یەکەی لە دەوڵەت بکەن تۆ حەشت و شەعبی بە جۆری چەککردنەوە وەکو هێزێکی سەرکێشی شیعە ئیدغامی ئەەکەیتەوە لە دەوڵەتە ئێران یعنی نەزمێکی تر بە شوێنە دانانە نەزمێکی ترن بەڵام دانانە ئەمانە بە شێوەی تئۆریک فەرقەکە لەگەڵ ئەوەی کە تۆ لە مەیدانە تووشی سەبەبی گۆڕانکاری جۆرا و جۆرن کە ئیستا واکە بۆی تێت خەریکە سەبەبەکان و گۆڕانکاری جۆرا و جۆر شەڕەکە جددی ئەکاتەوە یعنی ئەگەر بین و بێژین نەتانیاهوو ئەوەنە وشاری بۆ تێت کە عەلیە خامنەئی بکوژێت ئیتر ڕۆژهەڵاتە نێوەڕاست کۆ نابێتەوە یعنی ئەو پلانەی کردایانیا لە دەستیان دەرچوو وترازیان کەواتە کورد لەگرا لە هەلێکی زێڕینە وە کورد لە بەرگە بەرەندە بە شەرتێکە یەک جار بۆ مێژوو ئێمە بزانین هەر 100 ساڵ جاریت وە تۆ دەبێ خۆتت ئامادە کردێت بۆ زۆر باش منەمێ پرسیارێکا ڕاستی بەڕێزت بکەم کاک پەیمان ئەو ئەزمموی لە هەرێمی کوردستانە کە نزیکەی 35 ساڵە هەرێمی کوردستان ئەزمونێکی سربەخۆی هەیە لە ناو دەوڵەتێکا کە پێوترێت دەوڵەتی عێراقی فیدرالی پێدوا بێت کە ئامادەکاریەکان کراوە لە ماوەی ڕابردووە بۆ ئەوەی کە خوێندنەوەیکی واقعیانە بۆ ڕۆژگارێکی لەم شێوەیە بکرێت و هەڵناوە پێویستەکان بنرێت یاخود بە شوێک لە شێوەکان ئەزمموی هەرێمی کوردستان نەیتوانیوە ستراتیژێکی نێتەوەیی ورد دابڕێژێت بۆ ڕۆژگارێکی لەم شێوەیە کە بەڕێوەیە گۆڕانکاریەکان ئەزمموی حکوومەتی هەرێمی کوردستان ئەزمموی یەکجار خراپ و ئەزمموونێکی یەکجار تەزین هەرێمە کوردستان بەجێ ئەوەی کە ببێت بە مەدینەیە سەدر ئیسلام تا بتوانێ فتح مەککە بکات ترازانی دروست کرد فەسادی دروست کرد بێباوەڕی بە ئینتمای نەتەوەیی دروست کرد هەرێمە کوردستان زەربەیەکی گەورەیدا لە کوردایەتی بەداخەوە بۆ کەسانێک کە زمانێک ئاڵای شۆڕشیان گرت بووە دەسۆ وەکە هاتنەوە فەسادیان کوڵ کرد لە ناوە دڵێت
ئەم وڵاتەیە. پێم وایە بارهاش تکراری ئەکەنەوە کە ئێمە نەمان ئەزانی و بێ ئەزمون بووین. ئەوە ڕاستی نییە، ئەوە ڕاستی نییە. ئامدانە وایان بە خەڵکە ئێمە وەلێ هیوادار لەم سەروبەندە کەسایەتیهای جۆراوجۆر لە ڕێگەی میدیاگە لە ئازادێکی وەکو میدیاگە لە ئێوە بتوانن جڵەوە ئەم جریانە لە دەسە ئەوانەی کە معاملاتە پشتە پەردە ئەکەن بۆ ساردانە کارە کورد بسێنەوە. و من پێم وایە ئەم دەرفەتە دروست بووە. پێم وایە کورد ئەوەندەی کەسایەتی و ئینسان خۆ بە گەورەزانی تیا هەیە کە لەم سەروبەندە بتوانێت بە ئەزمونێکی سەد ساڵە ئەم جارە هەلەکە بە باشی بخۆزێتەوە. کارەکە سەختە، پێویستی بە دانووسانە. بەڵام ئەمە لەکوێ ئەکرێت کاک پەیمان پرسیارەکە ئەوەیە کە لە کاتێکدا چەند حیزبێکی هەرێمی کوردستان چەند حیزبێکی باڵادەست هۆی دۆزی کوردیان قۆڕخ کردووە، هەرێمی کوردستانیان قۆڕخ کردووە، سەرۆت و سامان و داهاتی وڵاتەکان بۆ خۆیان قۆڕخ کردووە. ئایا چی هێزێک ئەتوانێت جگەل لە دوو حیزبە دەسەڵاتدارەکە باس لەوە بکات کە نوێنەرایەتی دۆزی کوور دەکات لەم قۆناغا لەم سەروبەندی گۆڕانکاریانەیە کە لە ناوچەکە بەڕێوە؟ هەر حیزبێک کە بتوانێت بە دروستی ئەم و هەر جریانی کە بتوانێت بە دروستی ئەم بارودۆخە بخوێنێتەوە بۆ باشترین سیاسەت هەڵبژێرێت بۆ خەڵکی خۆی. بەڵام پێشووتر با من مثالێک بەمەوە. سناریۆکەت لەبیرە باسی ئەوەت کرد کە ئەگەر ئێران بڕۆخێت عێراقیش ئەڕۆخێت. با من ئاوا باسی بکەم. ئێمە ساڵهای ساڵە ئەبیشین ئێژن پارتە دموکراتە کوردستانە عێراق وا لەگەڵ ئیسرائیل، وا لەگەڵ ئیسرائیل. ئێمە وا تەسەور بکەین کە ئیسرائیل ئەدا لە عەلیە خامنەی کوژە و جمهوری ئیسلامی توتە ڕۆحانە. دەی ئەوەڵین سناریۆیەکە وا لەبەرە چاوە ئەمەسە ئەم فەسادەی کە لە ناوە ئیقلیمە کوردستانە بوو، ئەمەسە کە پارتە دموکراتە کوردستانە عێراق ئێستا ترسی نامێنێت لە حەشت و شەم، ترسی نامێنێت لە پەلاماردانە ئێران لە سنوور سلێمانی و حاجی ئەورانەوە. کی بەر بە پارتە دموکراتە کوردستانە عێراق ئەگرێت پەلاماری یەکێتی نیشتیمانی داتە پیاگە داڕنیاگە دەست باڵق کێ پێشێتی ئەگرێت لە کاتێکا بە خەڵکەکە بڵێت من موساتی ئیسرائیل و سیایی ئامریکانە. بۆی لە گراسە کە تۆ لەم سەروبەندە دەبێ هەموو ئەگەرەکان تا پێش بە موئامرەکردنە بەسەرە کورد، هەروە پەکەکە، هەروە جەریاناتێکی تر. بۆیە هەر لەم تریبوونە ئێوە کە هاوکات خەریکی دانەزانیاری و وشیارین بە خەڵکی سەبارەت بە ئەوزاع ناوچەکە کە ژیانە هەمومانی تەنیگەست، هەر گۆڕانکاریەک لە تەأسیرە مستەقیمی لەسەر سلێمان، لەسەر هەولێرە، لەسەر تەمامە ناوچەکەست، لەسەر بەخت. کەواتە من لەگەڵ ئەتوانم یەک شتی بژم، یا ئێمە یەکبار بۆ هەمیشە لە مێژووە فێر ئەبین لەگەڵ یەکتریا ڕەنگاڵەیی بیرۆکی یەکتری بە ڕسمیەت بناسین، هاوکاری یەکتری بوو و لە ئەم هەلی کە بۆ ئەم خەڵکە ڕەخساوە باشترین و گەورەترین و مەزنترین پشکەکە بەرە کورد بخەین، یانە ئەکەوینە تەخمینکردن یەکتری و ئەڕۆینە بەریخیانەتەوە. بەڵام ڕۆژگارەکە وا بشێت بڕوات بەرەی بەریخیانەتەوە ئەسیان لێ دەرنێت. و حکوومەتە هەرێمە کوردستان و پارتی و یەکێتی دەبێت زۆر وشیان هەڵ هەڵس و کەوتێکیان تا ئیستە کردگە دەبێ ئەم هەڵس و کەوتە بنێ لە لاوە. یعنی تۆ ساڵێک نەتزانی، 2 ساڵ نەتزانی، 3 ساڵ نەتزانی، 30 ساڵە ئێوە خەریکن بەناو حکوومەتەکەن. هیوادارم لە حکوومەتکردن بەس فەرشە سوور فێر نەبوو، لە حکوومەتکردن بەس ڕەتلی سەیارە و چەک بەدەست فێر نەبوو بوون پیشانی بدەن لە تەلەڤیزیۆن. سیاسەتیشیان بێت، کیاسەتیشیان بێت، خوێندنەوەی داهاتووشیان بێت. ئیمڕۆ هەر کەسێک خۆی بەسەرێکی تر بزانێت، بەشێک لە هێزە کۆمەڵگای کوردی ئێشێت بزانێت کار بۆ خۆستنەوەی ئەم هەلە و دەرهاوێشتنی شانسی گەورەی مێژووی کورد لەم سەردە. کەواتە من ئەپرسم بەڕێزت ئەڵەی ئەزمونێکی زۆر خراپیان لە گەندەڵی و لە حکومڕانێکی خراپ و فشەڵ پێشکەش کردووە لە ماوەی ڕابردووە. ئەمە ئەزمونونەکەیە پێدوا بێت بتوانن ئەمە ڕابردووەکان بێ بتوانن لە ئاستی ئەو گۆڕانکاریانە بن کە لە ناوچەکەیان بەڕێونیا خۆت بە شێک لە شێوەکان سیاسەتی خۆیان بگۆڕن، سیاسەتی خۆیان بخەنە بەڵژەوەندی خەڵکەوە
و بتوانن هەڵمەتی بنەبڕکردنی گەندەڵی دەست پێ بکەن لە هەرێمی کوردستان و بۆ سەرخستنی دۆزەکە لە ڕاستیە خود تەنها و دۆزە لە دەستی حیزب باڵا دەستەکانە وەکو بازرگانیەک کاری لەسەر کراوە بەڕای بەڕێز زەحمەتە هەروەکو بازرگانیش سەیری کراوە ئەم دروستمانەی کە تۆ باس لە فەسادەکەی بەس دزیکردن نییە فەسادی عەقڵ بە خەڵکدانە هەبوونی میدیای فاسدە و عەقڵ خەڵک فاسدکردنە ئەم کارانە لە طی ساڵانە ڕابردووە بە شێوەی سیستەماتیک لە لایەنە کاربەدەستانە حکوومەتە هەرێمە کوردستانەوە کردیاگە بەڵام ئەکرێت لە سەروبەندێکە لە سەروبەندێکە ئینسانەکان و ڕەوتەکان بگۆڕێن یعنی بەرژەوەندیەکانیان بگۆڕێن تومبوحەکانیان بۆڕێن بەداخەوە ئەوەی کە کردیان بە کولتور لە هەرێمە کوردستان ئەمە بوو ئەمانە بەجێ ئەوەی کە خەڵکی بتەوی دروستکەن خەڵکی شۆڕشگێر دروستکەن خەڵکی کورد دروستکەن ئەمانە دائیمەن هێزی خۆیانیان بە پشتیوانی ئەربابێکی گەورەتر پیشانەدا مەسەڵەن یەکێتی ئێرانی لەگەڵ مەسەڵەن پارتی تورکیای لەگەڵ بۆ پارتیە نەک بۆ خاتریەوەی زۆر شۆڕشگێرە نە بۆ خاتریەوەی زۆر قارن بۆ خاتریەوەی تورکیای لەگەڵ بۆ خاتریەوەی ئەمریکای لەگەڵ یەکێتی بۆ شۆڕگێرە خاتریەوەی ئێرانی لەگەڵ بۆ خاتریەوەی لەبەرەی مقاومەتە ئەمە ئەدەبیاتێکی زۆر بەدەرنا باش ئەدەبیاتێکی کورتکوژی کورتەزێن بوو هیوادارم هێزە عێراقیانە ئەو حیزبە عێراقیانەی کە بە شێک لە شێوەکان پاڵپشتیان لە ئێران کردو یاخود لەژێر فەرمانی ئێران نبوو لەژێر هەژمونی ئێران نبوون بەڕووخانی دەسەڵاتی ئێران چارەنووسیم حیزبانە هەم لە هەرێمی کوردستان لە گۆڕەپانی سیاسی عێراق چیە بێت لە ئایندەیەکی نزیک توانەوەیە من ئەرزم کردی یەک سنارۆم بۆ تەڕاحی کرد لەسەر یەکێتی نیشتمانی وتم ئەگەر بێت و ئێران بڕۆخێت پارتی دموکراتی کوردستانی عێراق زۆر بە ئاسانی توانێت باوەڵی تەڵەبانی کەلەف چەکات و ئیشی کات بەڵام لەبەرەوەی نە تەهدیدی بەغدادی ئەمێنێت نە تەهدیدی سنووری ئێران بەڵام کاک پەیمان یەکێتی لە ئێسادا چەندین دەستگای ئەمنی هەیە هێزی سەربازی هەیە پێشمەرگەی هەیە فەرمادەی چۆن نەتوانێت پارتی چۆن نەتوانێت کارێکی لەو شێوە بکات خودی بافڵ تاڵەبانی سەرۆکی حیزبەکە دەستگیر بکات لە دوای ڕوخانی دەسەڵاتی ئێران و پێ دوابێ ئەمە سینارەیەکی پێشبینی کراوە نەخێت ئەوڵم باوەڵە تاڵەبانی حزبێکی بە ئرس پێگەیشتووە لە کۆنگرەیەکی نامەشروعی پێنجە خۆی بژاردە کردووە بە پەلەپەلیش یەکەم بڕیاری کرد بە سەرۆکایەتیە خۆی هێزە یەکەی هەفتایە یەکێتی هیچ تەسیرێکی نەماگە کۆمەڵێت فەمچی لە ژێرە ناوە هێزە کۆماندۆ و هێزێکی تر ها بە دەستیان و نابێ بە 4-5,000 نەفەر بڕە هیچ ڕوبەڕووبوونەوەیەکی جددی تەکە هیچ هێزێکی جددیان ناکەن نەمە ئەسساتە ئەمنیشی ئەو کاربردەی هەست ئەزیزگیان ئەمانە لەوانەیە بۆ خەڵکی دەسوپێ بە سیاگ بە زیندان و ئەشکەنجە و گلۆ و تۆقااندن هێزیان دوێ بەڵام هێزیان لە شێوانێکی منتەقیە ئاوا و ڕوبەڕووبوونەوە لەگەڵ وەرەی گۆڕانکاری و شۆڕشگێڕیا نابێت کەواتە ئەتەوێ بڵێ کاک پێمان ئەتەیە بڵێ بەڕووخانی ڕژێمی یاخود دەسەڵاتی ئێران یەکەم زیانمە لە گۆڕەپانەکە یەکێتی نیشتمانی کوردستانە بێت وەکو حیزبە کوردیەکان تەبیعەتەن و ئەڵبەتە پارتیش بەس یەکێتی نییە من باسی سناریۆیەکم لە پارتی کرد حتمما یەکێتی ڕقەمیەکە و حتمما پارتی دموکراتیشی تێکەوێت زیانەکانی سەر پارتی چیە بێت زیانەکانی سەر پارتی چیە بێت ئەوڵەن ڕۆخانە جمهوریە ئیسلامی بەو شێوە کە ئێمە تەوەقعیەکەین 500,000 سەربازیان دەکە ئەمە مستحیلە کەواتە ئەگەر ڕۆخان ببێ بە شێوەی کوشتنە عەلیە خامنەیی یا کودتای عەسکەری ئێران سەقامگیر نابێت ئێران بۆ 10 ساڵی تریش سەقامگیر نابێت کە سەقامگیر نەبێت تووشە قەیرانە دەرونی و شەڕە ناوخۆ ئەوێ پشکە شەڕە ناوخۆیە ئێران هەرێمە کوردستان ئەگرێتەوە دەسەڵاتە پارتی چەنێ دەسەڵاتە باوەڵە تاڵەبانی ئەڵبەتە منفورە دەسەڵاتە پارتە دموکراتە کوردستانە عێراقیش لە هەرێمە کوردستانە منفورە محبوب نییە بەڵام هەبوونی کاک مەسعود بارزانی بە عنوانە کۆڵەکەیە کە تا ئیستە بنەماڵی بارزانی ڕاگرتووە هێشتوێتی قەیرانەکانە ناوخۆیە بارزانی شکاراوە بن ئەم جەریاناتە پارتە دموکراتە کوردستانە عێراقیشی تێ ئەخات لەبەرەوەی بەرەی مردنیان نییە لەبەرەوەی ئەجندای کوردایەتیان نەبوو
لەبەر باشە. ئەوەی ڕۆڵە کوردایەتیان بازی نەکرد تەمامە زۆر بازیەکان باشە. دۆڕاندە گەنیشتیان. زۆر سپاس بۆ بەڕێز کاک پەیمان حەیدەری دامەزرێنەری ئاخێزی کوردەواری سربەخۆ لە بەریتانیا و لەگەڵمان بووی. کاک پەیمان زۆر سپاس بۆ سەرنج و تێبینی و شرۆڤە و زانێرەکانت کە لە بەریتانیا و لەگەڵمان بووی. زۆر سپاس بۆ بەڕێستان. زۆر سپاسیش بۆیەوە. زۆر سپاس. بەڵە بەڕێزان ئەم دیمەنانەی بینن دیمەنی تارانی پایتەختی ئێرانە کە نزیکەی کاژمێرێک پێش ئێستا بە ژێرەی میدیا فەرمیەکانی ئێران دەنگی زنجیرێک تەقینەوە بەهێز لە ناوچەکانی باکوور و